سلااو ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان باش بینەرانی ئازیز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا من گوڵناز لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی بەرنمەیەکی تایبەت بە نزیک بوونەوە لە ساڕۆژی کوشتنی حکوومەتی ژینا ئەمینی و دەستپێکی بزوتنەوەی شۆڕژگەڕانی ژن ژیان ئازادی ژینا سۆنبۆلیەتی ڕێبەرانی کۆماری ئیسلامی زۆری ترساندون و سەری لێشێواندون ئەم ترس و سەر لێشێواویە لە بوارە جیاجیەکاندا خۆی دەرخستووە یەکێک لە دیارترینی هێرشکردن سەر بنەماڵەی دادخوازان و دایکانی داغداری قوربانیانی بزوتنەوەی شۆڕشی ژینایە. بۆ باسی زیاتر لەسەر ئەم بابەتە داوامان کردووە لە بەڕێز نسان نەودینیان ئەندامی ڕێبەری حزبی کۆمۆنیست کارگەری کە لەم بەرنمەیە بەشدار بێ. هاوڕێ نسانم کاتتان باش، زۆر بەخێربێن بۆ بەرنمەیە و سپاس بۆ ئامادەبوونتان. من سڵاو عەرز دەکەم لە خەمەت ئێوە و هاوکاران و هەروە بینەرانی خۆشەویستی ئەو بەرنامە. زۆر سپاس و زۆر بەخێراتنتان دەکەم. هاوڕێ نسان بۆچی و چۆن کاربەدەستانی ڕژیم بە شێوەیەکی درەندانە ئاوا هێرش دەکەنە سەر بنەماڵەی ناڕازیان و بەتایبەت دایکانی داغداری شۆڕشی ژینە؟ ئەبێ ئەمە چای بخشێنین بەسەر ئەوزاعێکە هەروەکو خۆتان لە شروعی بەرنامەکە ئیشارەتان پێکرد دوای قەتڵی حکوومەتی مەحسا ژینا ئەمینی و خیزشێکی مردمی بە ناوی ژن ژیان ئازادی دەستی پێکرد. ئەمە بە نەزەری من مهمترین چالش و ڕوویدادی سیاسی بووە لە ئێرانە لەم یەک ساڵە ڕوویداوە، هەرچەند ئێمە 88 شاهد بووین کە بە لەحازی جەمعیەتی خیاوان و ملیۆنی بوو هاتن ئەترازیان کرد بە حکوومەت و لەوە ڕەت بوون و شعاری نابود بێ حکوومەتی ئیسلامیاندا وتیان نەموسەوی مانگەرەکە نە حکوومەتی ئیسلامی ئەمانمانە تەجروبە کردووە. ئێمە خیزشی کۆمەڵانی خەڵکمان لە 96 97 و بەتایبەت لە 98 کە خیزشێکی کامەڵەن تەعەڕوزی بوو لە داها یا شاید بڵێم لە نزیک 100 شاری ئێرانە 98 کۆمەڵانی خەڵکەم لە بۆ ئابان و دەیمانگ هاتە سەر شەقامەکان و نابود بات حکوومەتی ئیسلامیان وێت و کولەن لە تەواوی خەتە قرمزەکان گوزەران و بلەخەرە شرایەتێکی تەعەڕوزی هاتە بەرەوە لە تەواوی ئەو ڕوویدادان ڕوخدادا و ئیشارەم پێکرد لە 88 تا 98 قەتعەن ئێمە لەگەڵ سەرکوب دەستگیری و ئەعدام و زندانیکردنی معترزین جوانان و کۆمەڵانی خەڵک ڕوبەڕوو بووی و ئەمە ئاعدادی شاید بڵێم زیاتر لە 50,000 نەفەر دەستگیر کراون. هەر لە خۆی خیزشی کۆمەڵانی خەڵکە لە ساڵی 98 3 ڕۆژ ئینترنێتەکانیان بەس تەواوی ئێران لە فەزای مەجازی مەحروم کرا لە واقعە مەحاسرەیەکی نظامی ئەشغالگرانە کرا لەلایەن جمهوری ئیسلامی و چەند هەزار نەفەر یا زیاتر لە 20,000 نەفەر یانگرۆ تعدادیان لەسەر شەقامەکان کوشت و گەورەترین جەنایەتیان بێسڵا لە تاریخی خوێنینی خۆیانە سەبت کرد. بەڵام باوەجودی ئەوە هەم ئێمە 88 سەرکوبی 88 98مان تەجروبە کردووە کۆمەڵانی خەڵک پاشەکشیان نەکردووە و ئەمە بە نەزەری من مەسەلەیەکی مهمە بۆیە ئەڵێن خیزشی کۆمەڵانی خەڵک بەناو ژن ژیان ئازادی مهمترین چالش و ڕوویدادی کۆمەڵایەتی لەو جامعە ئێمە شایدی ئەو نوع سەرکوبانە بووین. باوجودی ئەوە لە ساڵی 1401 دوای قەتڵی حکوومەتی ژینا مەحسا ئەمینی مهمترین و مۆدێرنترین انقلاب دەستی پێکرد بەتایبەت ئەو وەختە کە لە ئارامستانی ئایچی هەزاران نەفەر جەمع بوون ڕێزیان کرد لە یادی ژینا و لە عینی حاڵە حجابەکانیان پەرتدا حجابیان هەڵگرت و شعاری ژن ژیان ئازادی بوو بە ڕەمزی واقعی ئینقلابێ چالشێ
کە بە نەزەری من ئیدامەی هەیە ئەو ڕەمزە و ئەو ئینقلابە تا سەرنگونی حکوومەتی ئیسلامی قەتعاً بۆچی و ئەگەری ئەوە کە جمهوری ئیسلامی بۆ ئەم نۆعە جنبشی دادخاییە کە ئێستا لە ئێرانە جنبشێکی زۆر عەداڵەتخواهانەیە موردی حمایەتی کۆمەڵانی خەڵکە جنبشێکی بە شدت ئینسانی و ئەحساسیە کە مردم حمایەتی لەکەن بۆ لێترسێ بۆ دایکان بۆ خانەوادە و بەستەگانی یان بەخکردوانی ئینقلابی ژنگیان ئازادی دەستگیرەکە ئەگەرەکەی معلومە بەو دەلیلە ئەزانێ حرەکەتێک کە لە ئێرانە دەستی پێکردووە و ناڕزایەتیەکی کۆمەڵایەتی کە لە چەند دەهەی گذەشتەوە تا ئێستا لە ئێرانە وجودی هەیە و ساڵی 1401 بە قەتلی حکوومەتی ژینا بوو بە مدرنترین شۆڕشی ئێران و دنیا قەتعاً شتێک نییە بەم ڕەحەتە پاشەکشێ بکە سەر هەڵداتەوە دێتە بەرەوە و جوابی ئەم نۆعە سەرکوبی بە تایبەتگەل بنەماڵە بەستەگان و خانەوادەهای گیان بەخ کردووان نادا دە نەتیجە ئەگەرەکەی ها لە مکانیزمێکی کامڵەن زینووە کە ئەو ڕۆژانە بەرابەر بە حکوومەتی ئیسلامی لە سەتحی کۆمەڵایەتیە لەناو جوانانە لەناو ژنانە کە دش بە حجاب و ستەمکەشی و بێسا تەبعیزی جنسیەتین وجودی هەیە و ئەمانە لەلایەکۆ شرایەتێکی کامڵەن بحرانی اقتصادی نابرابەری تەبەقاتی و ئێترازاتی لەناو کۆمەڵانی خەڵکە وجودی هەیە هەر ئەوڕۆ زیاتر لە 1000 نەفەر لە فولادی ئەوازە بازنشەستەکانی فولادی ئەهواز و جێگەرتر دەستیاندا بە ئەترازی خیابانی و نەک فقط لە ئەهواز لە چەندین شار لە سنەوە بگرێتە چەندین شاری تر لە شماڵ و جنوبی ئێرانە بازنشەستەکان بیمەهای اجتماعی خەدەماتی دەوڵەتی فولادی ئەهواز تەواوی ئەوانە دەستیان داوەسە ئەتراز و ئەمە ڕۆژ دوو ڕۆژ نیە خۆتان شاهدن لە نەتیجە ئەگەری ئەوە ئەگەڕێتەوە بۆ ئەوە کە ئێران خەریکە لەگەڵ مهمترین چالشی ئێترازی بۆ سەرنگونی جمهوری ئیسلامی تێکۆشێ ئەمە پێ وایە جمهوری ئیسلامی بە دەستگیرکردن و ئەزیەت و ئازاری بنەماڵەیە کە عەزیزەکانی لە باوشیان سندووە و کوشتوویەتی ئەمە دەردناکترین اتفاقە بۆ هەر خانەوادێک لە ئێرانە کە ئێمە کەم نین دەها هەزار نەفەرین کە عەزیزەکانمان لە سنی خواردن لە قانونی تا 20 ساڵ تا بانتر کچ و کوڕیان ئەعدام کردووە لە نەتیجە ئەو پێ وایە بەم نەوع ئەزیەت و ئازارکردن بنەماڵەی دەستگیری شودەگان و خستنە زیندانیان یا وەکو ئەو نمونانە کە ئێوە شاهد بوون لە چەند ڕۆژی ڕابردووە وەکو شەرمینی حەبیبی هاوسەری زندەیاد محمودی قارمانی و کەسانی تر دەستگیرەکە و ئەپیان ئێلامەکە بەو شەرتە ئازادن کە لە مەراسمی ساڵیادی ئینقلابی ژنگیان ئازادیە لە ڕۆژی مەحسا 25 شهریوەرە لە سەقز نەبن یا وەکو عەبدوڵای ئەبوبەکری لە دەستگیرێکە ئەڵێ ئیجازت نییە بگەڕێیتەوە بۆ مەهاباد تەواوی ئەمانە بەو دەلیلەیە کە عەرزم کردن دەرنەتیجە ئیقدامێکی سیاسەتێکی سەرکوبە کە لە بورەی ئێتراز لە مبارزاتی کۆمەڵانی خەڵکە ئەگەر بۆ ماوەیەکی کۆتا تەئسیری ببێ بەڵام ئەم ڕەوەندە ئەم چالشە وا ئیشارەم پێدا ئیدامەی هەیە و جمهوری ئیسلامی ناتوانێت ڕەحەت لە ئەم وەزیەتە بێتە دەرەوە بەو دەلیلە خۆی وەزیەتێکی عادی نیە لەباری بحرانی اقتصادیە و چالشی لە دەرونی خۆیان وجودی هەیە کە ڕۆژ بە ڕۆژ ناو خۆیانە ئەفشاگەریەکی زۆرترەکەن لە عینی حاڵە کۆمەڵانی خەڵک لە سەتحی ملیۆنیە ڕاوەستاون بەرابەر بەم حکوومەتە هەم لە ئیدامەی ئینقلابی ژینا هەم
شرایەتێکی فەلاکەتباری اقتصادی بێکاری و گرانبوونی هەموو شتێک لە مەعیشەت و ژیانی کۆمەڵانی خەڵکە خۆی نیشانەدا. ئەمانە بە نەزەر من ئەو حاڵەتە غەیرعادیەیە کە لە ئێرانە لە بینی حاکمیەت و کۆمەڵانی خەڵکا بە وجود هاتووە و ئەو پێ وایە بە سیاسەتی سەرکوب بتوانێت ئەم حاڵەتە غەیرعادیە عادی بکاتەوە کە ئەمکانی نییە. من دەنگی ئێوە نابیسم. ئێستا دەنگم هەیە هاوڕێنسان؟ بەڵێ 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 لە شوێنێکە باسی شەرمین حەبیبیتان کرد پێم وایە ناوی هاوسەرەکەی فریدونی مەحموودی بوو لە بەڵێ ئێوە ناوەکەتان پێم وایە لەگەڵ کەسێکی دیکە بە هەڵە باس کرد ئەو کاتی شەربوتن بەڵام پێم وایە کێشەی تکنیکیمان بۆ دەنگم بۆ ئێوە نەهات. بەڵێ زۆر سپاس هاوڕێنسان وەکو خۆتان ئاماژتان پێکرد زۆر بەڵگە هەیە کە بنەماڵەی دادخوازان بوێرانە لە بەرامبەر سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی خۆراگریان کردووە. ئەم خۆراگریە چین و ڕیشەی ئەم خۆراگریە لە کۆمەلگادا لەکوێوە سەرچاوە دەگرێت؟ ئەمە ڕیشەکەی گەڕێتەوە بۆ جنبشی دادخواهی. جنبشی دادخواهیە کە ئێمە ئەساسەن وەکو جنبشێک لە ئێرانە چاوی لەکەین لە دایکانی پارکی لالۆ دەستی پێکرد و هەموو ساڵێ مەراسمیان گرتووە. ئەمە تەبدیل بوو بە تریبونال، تەبدیل بوو بە دادگای حەمیدی نووری، تەبدیل بوو بە دادگای لاها. تەواوی ئەوانە زەمینەهایەکە کە لە ناو جنبشی دادخواهی و جنبشی گیانبەختکردوانە وجودی هەیە. ئێمە لە ساڵەکانی 1360 بۆلەوە شاهدی ئەعدامی هەزاران نەفەر بووین. ئەم جنبشە لە سەرتی سەراسەری ئێرانە هەزاران خانەوادە و بنەماڵەی گیانبەختکردوان وەکو دادخوا هەن لە ناویەوە. لە کوردستانە خۆشتان ئاگادارن کە جنبشی دادخواهی متشکلە بریتیە لە هەزاران دایک و بنەماڵەی ئەو شەهیدانە کە لە چواردەهەی گوزەشتا لە سەنگەری ئەتراز و مبارزە و مقاومەتە بە شێوەگەر مختلف بەرابەر بە حکوومەتی ئیسلامی گیانیان بەختکردووە. چە لە سەنگەری ئەتراز و مبارزەی چەکدارانە لە وەختی خۆیان یا ئەعدام کراون یا لە شارەکانە لە ناو ئەترازات و تەجەموعاتە دەستگیر کراون و ئەعدام بوون. ئەمە جنبشێکی کامەڵەن بەرینی کۆمەڵایەتیە جنبشی دادخواهی لە ئێرانە و بە نەزەری من بە دوای ئینقلابی شروعی ئینقلابی ژینا ئەمە تەبدیل بوو بە جنبشێکی متعەینتر، جنبشێکە ئەتوانێ ئەمە خۆی زۆرتر متشکل بکە زەرفیەت و ئەمکانی ئەوە کە ئەم جنبشە بتوانێت بە شکلێکی کۆمەڵایەتی لە سەتحی جامعە حتا خاستەکانی خۆی بە حکوومەتی ئیسلامی تەحمیل کابێ بە جنبشێکی کامڵەن زین و موردی باوەڕ و ئێعتمادی کۆمەڵانی خەڵک وجودی هەیە. بۆ دەلیلە هەزاران ئینسان بە تۆری واقعی لەناو ئەم جنبشی گیانبەختکردوان دادخواهی حزوریان هەیە و لە ئێرانیشە مرەتەبەن ئێمە شاهد بووین کە لە شکلی دیدارهای هەمبەستەگیە خۆتانە بینن لە سەقز، لە مەهاباد، لە بۆکان، لە پیرانشار، لە جێگەر مختلف، لە سنە مرەتەبەن ئیدامەی هەیە و ئەم دیدارهای هەمبەستەگیە یەک بنەماڵە و دوو بنەماڵە نیە بەڵکو چەندین خانەوادە بە یەکەوە جەمەونەوە لەسەر مەزاری عەزیزەکانیان سرود دەخوێنن، ئەهد و پەیمانە ئەبەستن بۆ ئیدامەی مبارزە. کوردی ئەمانە بە نەزەر من ڕیشەهای ئەو بێسا جنبشی دادخواهیە و گیانبەختکردوانە کە لە ئێرانە و لە سەرحی کوردستانە وجودی هەیە. لە کوردستانە ئەتوانێت بە نەزەری من قودرەتمەندتر و بێسا بەهێزتر بێ. بەو دەلیلە فقط لە کوردستانە ئەم جنبشی دادخواهیە بە یەک ساڵی ڕابردوو محدود نییە، بەڵکو هەروەک ئیشارەم کرد لە چواردەهەی گوزەشتەوە تا ئێستا ئێمە شاهدی دایکگەرێکین لە کوردستانە ناسراون بە عنوانی دایکگەری دادخوا، دایکگەرێکە جنبشی دادخواهیان نمایەندگی کردووە بە یادی عەزیزەکانیانەوە. بەڵێ هاوڕێنسان ئەم بنەماڵانە چۆن دەتوانن هێرشی سەرکوتگەران پوچەڵ بکەنەوە و چۆن جەماوەری خەباتکار لەو ڕێگەوە دەتوانن هاوکاری ئەم بنەماڵانە بن؟ ئەمە مهمترین پرسیارە ئەوڕۆ لە بەرابەری کۆمەلگا قەراری گرتووە.
پرسیارێکی زۆر مهمە. ئێمە لە ئەرجانتین شاهدی جنبشی دادخواهی بووین، ئەوان لە ڕۆژێکی معەنە تەواوەن مەسەڵەن لە بەرابەری پارلەمانێکەوە جەمع بوون و خاستەکانیان بە شکلێکی متشەکل مەترەح کرد کە بانگەوازی دنیایی هەیە. ئەم جنبشە بە نەزەر من ئەلعان خۆی بە نەوعێک متشەکلە لە ئێرانە و بە تایبەت لە کوردستانە کە ناوی دیدارهای هەمبەستگیە. خودی ئەم دیدارهای هەمبەستگیە یەک و دوان نەبووە. ئێمە شاهد بووین کە حەدەئەقەل 2 مانگ دوای شرۆعی جنبشی دادخواهی لە ساڵڕۆژی یا چلەی یادی ئەو عەزیزانە مرەتەبەن ئەم جنبشە ئەم بێسڵا دادخواهیە گیانبەخکردوانی ئەم ئینقلابە بە یەکۆ نزیکتر و متشەکلتر بوون و ئیستا شکلی دیدارهای هەمبەستگی پەیدا کردووە و ئەمە خودی ئەمە یەکێ لەو نقطە قووەتانەیە کە ئەتوانێت زەمینەهای سەراسەریتر بوونی ئەم دیدارهای هەمبەستگیە تەقویەت کاوە. لە عینی حاڵە بە نەزەری من ئەبێ موردی حمایەتێکی زۆرتر و کۆمەڵایەتی تر لەسەر تحی جامعە قرار بگرێت، ناو جنبشی کارگەریە، ناو معلمانە، ناو بەتایبەت لە کوردستانە ئێمە شاهدی دەها نەهادی مەدەنی و کۆمەڵایەتین ژینگە پارێزەکان کەم نین و ئەمانە و معلمان نەهادهای عەلەیهی بێکاری، دفاع لە حقوقی منداڵان، بازنشستگان، تای ئەمانە نەهادهایەکن کە لە کوردستانە سابقەن فعال بوون، هەر ئێستا حزوریان هەیە. معلمان هەر ئێستایەکی لەو بەشە فرە ڕادیکاڵ و پرتەحەڕکەن و لە جامعەی کوردستانە حزوریان هەیە. بە نەزەر من ئەبێ ئەمانەشە تەوەجوهێکی زۆرتر بەم جنبشی دادخواهیە بکەن و موردی حمایەت و تەقویەت قرار بگرن و لە عینی حاڵە مکانیزمە شێوەیەک لە ارتباطات بە وجود بێ کە ئەم جنبشە بتوانێت متشەکلتر بە شکلێکی کامڵەن ڕێکخرا و سازمانی یافتە لە تەجمعاتی گەورە بەهرە ببات و خۆی وەکو قەویترین جنبشی دادخواهی لە ئیدامەی ئەم چالشی ئینقلابی ژیان ئازادیە دژ بە حکوومەتی ئیسلامی متعەینتر و گەورەتر بکاتەوە. بە نەزەر من ئەمە شێوەیەکە کە ئێمە توانین پێ بگەین. بۆ دەلیلە هەر ئێستا زەمینەهای کۆمەڵایەتی و ئینسانی ئەم نەوعە تەشەکولە وجودی هەیە لە جامعە. بەڵێ زۆر سپاس هاوڕێنسان لە 26 خەرمانانی ساڵی 1401 کە ژینە ئەمینی بەدەستی کۆماری جنایەتکاری ئیسلامی گیانی بەختکرد لە کاتی ناشتنی و هەدووە لە کاتی ڕۆژی چلەکەیدا کۆماری ئیسلامی زۆر هەوڵیدا کە ڕێگری خەڵکە بۆەوەی کە نەشنە قەبرستانی ئایچی هەموو هەوڵەکانی خۆیدا، بەڵام سەرکەوتوو نەبووە. خەڵک لە هەر کوێکەوە بە هەر جۆرێ بۆ خۆیان گیانە ئەو شوێنە. ئایا دەتوانێت ئەم سناریۆیە لە سەرانسەری ئێران بە کوردستانی شەوە دووبارە بکرێتەوە بەڕای ئێوە؟ نظر من هیچ شتێکی تەزمین شدنیە بۆ دەلیلە جامعەی ئێران جامعەیەکی لە حاڵی تەحەڕوکە هەیە. جمهوری ئیسلامی نەیتوانیوە مردم و ئێترازاتی باوجودی هەیە سەرکوبی کە. جمهوری ئیسلامی نەیتوانیوە مردم بباتەوە پێش ساڵی 1401. در نەتیجە ئەمانە هەموو شتێک ئەم کامپەزیرە. ئیستا ئێمە شاهدین کە زەخت و زۆر و دەستگیری لە ناو فعالینی کۆمەڵایەتیە، لە ناو جوانانە، لە ناو خانەوادەی گیانبەخت کردوان و دادخواهانە وجودی هەیە کە پێشتر ئیشارەمان پێکرد. ئێمە شاهدین لە دانشگاکانە مەسەڵەن لیستی زیاتر لە 2800 نەفەریان داوە بە عنوان کەسایەکە ئەحزاریانەکەن کە ئەم دانشجوانە قەتعە لە تاران و جێگەرتر و حتمەن شارەکانی کوردستانیشی تێدایە. ئەم زەخت و زۆرە و هەزینەیەکی میلیاردی زۆر پوڵ جمهوری ئیسلامی بە بەسیجی مزدورەکانی کە هاتوونەسە بێسا ناو مەقەڕ و پایەگاکانیان قەتعەن فشارێکی ئەمنیەتی بۆ مردم و بۆ ئەمە ئەترازاتە تێدە نەتیجە. بەڵام جامعەیەکی زینوو، تینووی ئێتراز، تینووی
پەرتکردن بەتایبەت لە ناو ژنانە حیجاب کە ئێمە هەموو ڕۆژێ شاهدین لە شارەکانی کوردستانە تقریبنەوە ئەیبینین بێحجاب زۆرتر بێحجابیە تا حجابی ئیجباری تا حجابێکە جمهوری ئیسلامی حتا بە زەربی گەشتی ئێرشاد و سیاسەتی بێسا ئەفاف و ئەوانە تەحمیڵیەکە تا نەتیجە ئەمانە بەنەزە من فاکتورهایەک وجودی کە هەیە کە ممکنە من خۆم زۆر خۆشببینم بم تحرکەوە پێم وایە ئەگەر حتا وەکو 26 شەهریوەری 1401 نەبێ ئەو چەند هزار نەفەرەکە لە سەقز و شارەکانی کوردستان و سەراسەری ئێرانەوە بەرەو سەقز هاتن و لۆ مەراسمە گەورە بەشداریان کرد و بوو بە ڕەمزی انقلابی ژنجیان ئازادی ممکنە ئەو سەحنە ئەو سناریۆوە وەکو خۆی تکرار نەبێتەوە بەڵام حتا ئەگەر ئەوەش تکرار نەبێتەوە بە نەزەر من زەمینەهای ئەم ئێترازە و ئەم چالشە لە بینی کۆمەڵانی خەڵکو و مردمە کەماکان وجودی هەیە قەویە و من پێم وایە 25 شهریوەرە توانێت ڕۆژێکی تعیین کننده بێ حتا ئەگەر بۆ میزانە وا لە ساڵی 1401 تکرارۆ نەبێ بەڵام ئەتوانێت ڕۆژێکی متفاوت بێ ئەتوانێت ڕۆژێ بێکە ئێمە لە شارەکانی کوردستانە کولەن جامعە و تەواوی شارەکان محلی تەرەدد محلی کارەکان بێحجاب ببینین ژنان حجاب حمل نەکەن ئەتوانین ئەلام بکەین قەتڵی حکوومەتی مەسا سیاسەتێکی دژ بە ئینسانیە و ئیدامە ئینقلابە دەرنەتیجە کار تەحتێڵە هەموو کەسێک ئەتوانێت بەڕەحەت کاری خۆی تەحتێڵکە وەکو هەر مەراسمێکتر کە ڕۆژی تەحتیلی ڕسمی هەیە ژنان بێحجابن و بە کۆمەڵ بە هەر شێوەیە کە توانین لە مەراسمەکانە بەشداری بکەین بەشێک لە ئەقداماتەکە بە نەزەر من کە ئەکرێت ئەو ڕۆژە تەبدیل بێ بە ڕۆژێکی متفاوت قەتعەن ئێتراز و تەظاهوراتی وەکو پارەکە مهمترین ئەقدامە ئەبێ بکریوە تعیین کنەندەیە بەڵام باوجودی ئەوە ئێمە توانین زۆر دەستاورد و بێسرا شکلی سازماندەهیمان بەدەستەوەیە ئەوانیشە بەکاربێنین هەروەکووتم تەواوی کوردستان بێحجاب بێ هەروەکووتم ڕۆژی تەحتێڵی عمومی ئەعلام بکرێ دیدا بکرێ لە سەرمەزاری گیانبەخت کردوان مەحەلات تەبدیل بێ بە جێگایەکە یادی ئەو گیانبەختکردوانە ڕێزی لێگیرێت پلاکارد و پوستری ژینا و تەواوی ئەو کەسانە گیانیان لە دەستاوە لە مەحەلاتە بڵاو بێتەوە نەزەمە زۆر مکانیزم و تەجروبەمان هەیە بۆە کە 25 شهریوە بکەین بە ڕۆژێکی متفاوت. بەڵێ زۆر سپاس هاوڕێنووسان من پرسیارێکم ما بوو بەڵام چون لە ناو قسەکانتانە ئاماژەتان پێکرە و پرسیارەتان لێ ناکەم ئەگەر خۆتان لە کۆتاییە شتێکتان هەیە کە بە پێویستی دەزان و دەتوانن لەم ڕێگەوە بۆ خەڵک باسی بکەن و ڕێنمایی یەکسان هەیە بفەرمون. ئێمە لە بیرتان بێ پێکەوە بەرنامەیەکمان بوو لەسەر ئەهمیەتی ژینگە پارێزان و جێگا و فعالیەتی ئەوە هەر لەو بەرنامێشە ئیشارەمان کرد کە ئێمە 3 شهریوەر ها لە ڕێگەمانە 3 شهریوەر 1397 کە چەند ژینگە پارێزی مەریوان گیانیان لە دەستا ئەز جوملە شەریفی باچووری و تعدادێکی تر و لەوێ قسەمان کرد بە هەر دەرەجەیەک مەراسمی ڕێزگرتن لە یادی ئەم عەزیزانە بەرگوزار بێت ئەمە لە فەزای سیاسی جامعەی کوردستانە ئەهمیەتێکە بەخۆشیەوە لە مەریوانە باشکوهترین مەراسم بەرگوزار بوو ڕۆژی 3 شهریوەر کە خودی ئەمە بە نەزەر من مهمە لە ئیدامەی ئەم ئینقلابی ژیان ئازادیە دەنەتیجە ئەمە تەجروبەیەکە نیشانیەدا کە جامعە قدرەت و توانایی بەرگوزاری هەر نوع مەراسمێکە خۆی و فعالینی تەسیم بگرن هەیەی و ئەم پۆتانسیەلە لە ناو جامعەی ئێرانە لە ناو کوردستانە وجودی هەیە ئەمانە شتایەکن کە لە چەند ساڵی ڕابردووە تەجروبە کراوە من پێم وایە ئەو تەجروبەی 3 شهریوەر زۆر مهمە لە ئێدامەی ئەم وەزیەتە بەرەو ساڵیادی ڕێزگرتن لە
یادی مەحساوە ئینقلابی ژنجیان ئازادی ئەڕۆین و ئەو تەجروبە ئومیدوارم تەبدیل بێ بە لە 25 شەهریوەرە بە مەراسمهایەکی زۆر باشک و هەم لە ئارامستانی ئایچی سەقزا و هەم لە شارەکانی ترا ئەگەر ئەمکانی ببێت بە نەزەر من ئەمە نیشانی داوە دەستاوردێکی اتفاقا زۆر مهم بوو 3 شەهریوەری مەریوان و من پەیامەکەم و فراخانەکەم ئەوەیە لەو ئیقداماتە و لەو کارانەوە کردومانە تەجربە وەربگرین بە نەفعی یەکگرتن و متحدبوونی خۆمان چون یەکی لەو ڕەمزانە ئینقلابی ژنجیان ئازادی هەیەتی ئیتحاد و هەمبەستەگیە. ئەم اتحاد و هەمبەستەگیەکێ لە مهمترین دەستاوردهای جامعەی ئێرانە ئەبێت هەتا ئەتوانی حفزی کەین و گوستەردەتری بکەین. زۆر سپاسیش دەکەم بۆ داوەتەکەتان بۆ ئەم بەرنامە. بەڵێ زۆر سپاس هاوڕێنسان بۆ بەشداریتان لەم بەرنمەیە و زۆر سپاس دەکەم کە جارێکی دیکە قبولتان کرد لە بەرنمەی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بەشدار بن. زۆر سپاس. بەڵێ جارێکی تر سپاس بۆ هاوڕێنسانی نەودینیان ئەندامی ڕێبەری حزبی کۆمۆنیستی کارگەری کە لەم بەرنمەیە بەشدار بوو. بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویست زۆر سپاس بۆ ئەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون تا بەرنمەیەکی تر و ڕۆژێکی دیکە هەر بژین بە شادی و کامرانی.